بەڵە خۆشەویستان جارێکی تر سڵاوتان لێبێ و ئەچمەلای تەوەری ئەمڕۆی پروگرامەکەمان بێگومان کەناڵی کورتسات هەمیشە دەرگای ئاوەڵا بووە بۆ پێشوازیکردن لە هونەرمەندانی هەر چوار پارچەی کوردستان و پروگرامی کورتسات مەگەزین هەمیشە بە خۆشحاڵیەوە توانیوێتی کانوێترین بەرهەمانی هونەرمەندانی هەر چوار پارچەی کوردستان پێشکەش بکات یاخود نمایش بکات. لە ئێستادا یەکێک لە دنگخۆشەکانی کوردستانی ڕۆژهەڵات کە ئەویش فەرازی قەوامیە کە یەکێکە لە گۆرانی بێژە دەنگخۆشەکان کە خاوەنی چەند بەرهەمێکی زۆر تایبەت و زۆر جوانە و لە تەمەنی 10 ساڵیەوە سەرقاڵی گۆرانی وچنە و لە زۆرێک لە فێرگەکاندا وانەی خوێند و توانیوێتی لەسەر دەستی زۆرێک لە مامۆستاکان و میوزیکزانەکانی ڕۆژهەڵاتی کوردستان کاری میوزیک یاخود میوزیک فێر ببێت. ئەو هونەرمەند ئێستا لە پروگرامی کورتسات مەگەزین میوانمانە و بە خۆشحاڵیەوە باز لە بەرهەمەکانیەکین کاک فەرازی بەخێرهاتی. سڵاو ڕێزمە بۆ ئێوەی خۆشەویست و شاری سلێمانی و بینەرانی خۆشەویستی بەرنامەکە. اینجا لەکوێ دەست پێ بکەین لەم بەرهەمەوە دەست پێ بکەین کە ئێستا ئەیبینین یاخود لە ئەمە پێم وابێ بەرهەمی چەند ساڵێک پێش ئێستا تا دوای ئەم بەرهەمەیەکێک لە بەرهەمەکانی تریشت هەیە؟ ئەمە یەکم بەرهەمەی بوو کە تایبەت بە خۆم بوو بەنێوی بۆ تۆ بە ئەرنجۆ تەنزیمی کاک پێمانی سەلیمیفەر یەکێ لە مامۆسایانی بەناوبانگی ڕۆژهەڵاتە لە باسی ئاسفی سنتور و ئاهەنگسازیە. ئەم میوزیکە ئێمە لە ڕۆژهەڵات هەمووی ساز بوو. دوایەوە کلیپێکمان بۆی کرد. کلیپەکە شێوازێکی نوێ بوو. لەم شێوازە ئێمە پەرفۆرمنسمان هێنانە و کلیپ موزیکەکە ئەو کابرایکە بینن لەباسی لەبەرانیە نەمادی مەجنونە هەروەکو ئاهەنگەکە کە شارەکەی شارێکی ئاشخانەیە و مێلۆدیەکە سەیرێکی ئاشخانەی هەیە نەمادی لە مەجنون و عشقێکی نۆرماڵی لەناو بەتەسبیح پێشاوە. تێکستەکەش دیارە من گوێم لە گۆرانەکە نییە بەڵام تێکستەکە بینم لە خوارەوە پێ دەچێت کە بەرهەمێکی ڕۆمانسی بێ یان باس لە خۆشەویستی بکات. چەندێک سیناریۆ کە پەیوەندی بە با بڵین هەڵبەستەکە یاخود بە تێکستەکەەوە ئەم شێوازی ئیشە زۆرتر پێڵن ئێمە ڕاڵمان هەیە و سوراڵ. ئەمە تۆزی سوراڵی هەیە بۆ یەکە زۆر لەگەڵی تێکستەکە پێکەوە پەیوەندی نییە بەڵام هەر لە یەک ڕاستە لەسەر یەک هێڵن بەڵێ لە کۆلە ئەمانەوەی شتێکی نوێ بکەین هەموویشیان بتەمەنێکی جوان و گەنجیان هەیە بەڵام لە درێژاوە کارەکە بە باشتر چوو. ئەم کارە پێم وابێ بوو بە دوومینکاری بۆ دوومین لەڤلی دانلۆد لە ئەو ساڵ یعنی زۆر خەڵکیان خۆش خەڵک گویان لێگرتووە ینی ڤیۆرێکی زۆری هەیە یاخود خەڵکێکی زۆر گویان لێگرتووە. وتە ئەم شێوازە چی پێڵێن کە سیناریۆکە لەگەڵ تێکستەکە پەیوەندیان نییە سوراڵەوەی تریان چی پەرفۆرمەنسی زۆر باشە. ئەمە لەکوێ وێنەگیراوە کاری وێنەگرتنەکەی؟ وێنەگرتنەکەی کە دوودانە لە برادرانی خۆم ئیشەکەیان کرد. یەکی مستەفای دەوڵەتیاری بوو یەکیشی کە وحیدی ئیبراهیمی بوو هەر لە گەنجانی ڕۆژهەڵاتن کاری شانووەکەن هەردووکیان. یەکەم کاری بوو کە کاری تەسویریانە کرد بەڵام لەبەرەوەی کە زۆر لە نمایشی شانۆ چێ و نمایشی جەستەوە شانۆی لەگەڵا بەڵام لە باسی موزیکەکەیە زۆربەی مامۆستایانی بەناوبانگی سنا ئاسفیان کرد وەکو کاک ئەرفانی میرانی ئەسفی تارەکەمان بوو کاک پێمانی سەلیمیفەر ئاسفی سنتورەکە بوو فەرازی معروفی کەمانچەکە و هەروەها کاک چیای خۆشەویست کە کاری ڕکۆردەکە و میکسۆ مەسرنگەکەمانی ئەنجامدا و ئەسفی ڤیۆلۆنەکەمان کاک پێروزی ئاشناگەر بوو تۆمبەکەکەمان هەروەها کاک فەرادی پۆرنۆروس و زۆر یارمەتیمیاندا بۆ ئەساسکردنی ئەمە لە ڕۆژهەڵات تۆزێ ئیشی موسیقا لە قورسە. ئەم هەموو میوزیک زانە بەناوبانگەش لەگەڵت بەشدارن بەڵام هەرڵی بەشدارن بەڵام یارمەتی کەمە لەلایەن ئێنەکانەوە. واتە میوزیسیانەکان بۆ خۆیان هەمە ئاهەنگیان هەیە و یارمەتی یەکتر بەڵام وەکو بەرەمهێنانی ڤیدیۆ کلیپ
تۆزی سەختە دقیقاً زۆر باشە باسی ئەوت کرد کە زۆرێک لە میوزیسیانە بەناوبانگەکانی تایە ئەمە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە تۆ یەکێکیت لە دەنگخۆشەکانیان یەکێکیت لە هونەرمەندە بەهرەمەندەکان بۆیە ئەوان ئامادەی ئەویان تێ بکەن لطف و محبەتی خۆیان بوو بەڵام من ماوەیەکی 12 ساڵەکە لە ئەنیستیتۆی کاکپەیمانی سەنیفەر کە تەنزیم کۆنەندەی ئەم کارە بوو مامۆستای گۆرانی بێژی وەکو ستایلی ئێرانی یا وەکو مقاماتی کوردی یا وەکو سداسازی کە پێڵێن تەکنیکی ئاوازخانی یا شێوازی گۆرانی بتون و دەنگ هەڵهێنان کوتی کە بەم کارێک باشم کردووە ئەمەوێ ئەمە بم بە گۆرانی بێژێکی باش بیخوێنێ کەسێک کە بتوانێت ئەو تۆنانە زۆر تۆنایەکی بەرز و نزمی زۆری تایە کە پێم وابێ زۆربەی گۆرانی بێژەکان ئەبێ زۆر پرۆڤەی لەسەری بکەن کە بتوانن بێڵێن کوتی تەنها کەسێک کە ئەزانم شاید بتوانێت باش لە پسی بەربێ توی ئەو لوتفەی کردو ئەم دەرفەتەی بۆ ئێمە هێناو کە توانیمان ئەمیشە بکەین بەڵێ گۆرانێکی لەم شێوەیە پێویستی بەوە هەیە کە چەند دەنگێکی بۆ تاقی بکرێتەوە یان ئاوازدانەرەکان یان میوزیسیانەکان ئەزانن کە کێ ئەتوانێت یاخود توانای ئەمە لە توانای فڵانە هونەرمەندایە بەڕاستی من چۆن تۆزی ئاکادمیک لەسەری گۆرانی بێژی ڕۆشتوم کە باسی ئاکادمیک دێتەوە ناو بەداخەوە لە کوردەواریە زۆربەی گۆرانی بێژەکان ئاکادمی کاری ئیشیان نەکردووە لەسەر گۆرانی وتون زانکۆیەکی تایبەت بە گۆرانی وتونمانیە وەکو مەسەڵەن ئوروپا وەکو ئەمریکا ئەوان زۆر زۆر لە باسی گۆرانی وتونە زۆر لە ماڵەوە دەست پێکرد دقیقاً بەڵام ئێستا من ئەتوانم بڵێم زۆر لە چەند کەسێکی مەحدود لە ڕۆژهەڵاتم کە بە شێوازێکی ئەکادمیک ڕۆشتم بە شوێنی موزیک و گۆرانی کوتنا گرنگە بە شێوازی ئەکادمی بڕۆیت یان ئەزمونیش ئەوەت پێ بەخشێ مناڵم گرنگە بە شێوازی ئاکادمیک بڕۆی بەس ئەبێ لە سەرەتا تۆ ئەستعدادت هەبێ ینی هەستێکی خوادایی هەبێ کارەکە بەڵێ حەزت هەبێ زۆر باشە لەناو ئەم بەرهەمەیە خۆت وەکو ئەکتەر بەشداری لە سیناریۆ بەس پلی نبینم پلی بەکەکەم لە بەکەسێجی کارەکە من چەند ماوەیەکیش کاری شانۆم کردووە ئیشی شانۆم کردووە بەڵام دیارە بە کلیپەکەوە کێ کاری دەرهێنانی بۆ کردووە دەرهێنانی تەسویرەکە ڤیدیۆ کلیپەکە ئەڵێم ئەو دوو برادرە یەکی وحیدی ئیبراهیمی بوو مستەفای دەوڵەتیاری وە کاری ئێنەکەشی ئیدیتەکەیشی کە ئاغای مهرانی ڕەمەزانی ئەنجامیدا زۆر باشە ئەمە کۆتاکاری تۆ نییە ئەی کۆتاکاری تۆ لە قۆناغێکایە و بۆچی ئەم بەرهەمە پیشانی ئێمەیانی پێت خۆش بوو ئەمەیان بێنێک ئەوە ئەمەم بەخاترەوەی پێخۆش بوو بەداخەوە چۆن یەکەم کارم بوو زۆر تەجروبەم لەسەر ئەوە نەبوو کە زۆرتر بڵاوی کەمەوە هەرچەند کە ئێنەکەی باسی موزیکەکەی زۆر بەرز بوو ینی ئەوەی کە ئەو مامۆسایانە هاتن یارمەتیمیاندا و موزیکێکی زۆر باشیان بۆی کرد بەڵام نەمتوانی ئەو بەو شێوازەی کە ئەمەوێ بڵاوی بکەمەوە خەڵک ببینن ئەویان ناوی چییە تێکستەکەی هیچێ ئەوەیان کە گۆرانی کە لە مامۆسا بە تەنزیمی کاک ئیبراهیمی نەقتیان بەناو هەڵاڵە مامشێری خواافکراو بە گۆرانی بە گۆرانیکردنی من و دڵنیاخان کە دوایی ئەمە بوو گروپی ڕۆنا هەڵاڵە کەمە کاری مامۆستا مۆشتەبای میرزادە بوو ئێمە دووارە هاوردمان لەسەری ئیشمان کرد و هەمووی ئاسفەکانشی کچانی جوانی ڕۆژهەڵاتن زۆر باشە ئەمە هیچ پێناچێت سیناریۆی تیابێت ئەمە سیناریۆتیان نیە پلەیبەکە بەڵام ئێمە ویسمان لە سلێمانی کۆنسرتی بکەین ماوەی 5-6 مانگی لەمەوبەر کە هاتیینە سلێمانی ئەم کلیپمانە کرد کە گروپەکە بناسیێنین بە خەڵک کۆنسرتێک لە هەوڵە تەوارمان کرد کە باش بوو کۆنسرتەکەیش خەڵک زۆر پێشوازیان لێ کرد کاتە تۆ ئەندامیت لەگەڵ ئەم گروپە جگەلەوەی کە بڵین بەداخەوە کە بۆ خۆیە بەداخەوە کە مامشێر ئەوە بوو کۆچی دوایی کرد
گروپەکەمان بەداخەوە تێکشو وەلێ خۆب ئەمەوێ لە دوایی حتمما لەگەڵ گروپێکی باش یا هەر ئەم ئاسمانە یا بە شێوازێکی تر لە سلێمانی چەند کاری تر بکەمەوە دوارە کۆنسرتم هەبێ یا چەند کلیپێکی تر هەروەها بەدەستمانەوە خەریکین ئیشەکەین لەسەری ئینشاءڵڵا لە خزمەتی خەڵکی خۆشەویستی سلێمانی ئەبن ئینشاءڵڵا پێمان خۆشە گوێمان لە کۆپلەیەک بێ ئەگەر دەتوانی بەسەر چاو aman yaran her vaha yaran her vaha peyman şikinin her va bi vefa bi aman aman ay kızım eydat ay ay derva جولر مکن جاهل بگوشی چازن در مکن کمشه تو شیدی بالات هر زن که اره ای گردو گردانه یارم شما کشت می اوجو تشوانه کشت می اوجو تشوانه دەستەکانت هەر خۆش بێ دەنگت نەڕزێ باست لەوە کرد کە هەر لە مناڵیەوە سەرقاڵی گۆرانی وچنی و لە دەرسی بابڵین مۆسیقات لە مەکتەبی مۆسیقای سونەتی لە تاران ئەمانە لەسەر دەستی چەند میوزیسیان بوون؟ من تەمەنی 10 ساڵگیەوە دەستم بە گۆرانی وتن کرد پێشەوە کە ئاسفی سنتورمە کرد ئەنی لەسەر ئامیری سنتور تۆزەییشم کرد دوای من خاڵم گۆرانی بێژ بوو گۆرانی بێژێکی باش بوو و مامۆستاش بوو مامۆستام بوو کە دەستم بە گۆرانی کوتن کرد لەگەڵ ئەو دەستم پێ کرد تۆزێک کە ئیشمان لەسەری موزیک کرد بۆ ئەوەی کە ئاکادمی بڕۆم بە شۆنیا من بەداخەوە یەکەم جار کە ڕۆشتمە زانکۆ مهندسی مکانیکم خوێند دوایی کە ئەو تەواو بوو هاتمەوە لەسەر ئەو شتێک کە خۆم حەزم پێ کرد و ئەبوای ئاکادمیکم کردایەتەوە ڕۆشتم لە زانکۆی تاران لەسەری شانۆشە کردووە بەڵێ شانۆشم کردەوە تۆزێ لەسەر شانۆیشمان کرد و تۆزێ یەک کاریشمان هەبوو ئۆپێرایەک بوو کە ئەکتەرەکانی عروسەک بوون و ئەوەی کاری کاک پێروزی غەریپور بوو کە هەر کوردی ڕۆژهەڵاتە لە تاران ئیشمان لەسەری کرد یەک سێناریۆ لەسەری شەیخی سەنعان بوو
ئێوە لە هەمان کاتە هەم دەنگبێژ بوون هەم ئەکتەریش بوون لەو کارە نانە ئەکتەرەکان بەس ئەکتەرەکان نواندنیانە کرد ئێوە دەنگەکانتان بەرجەستا کرد زۆر باشە ئەو فعالیەتانەی کە لە ڕۆژهەڵاتی کوردستان زیاتر یان ئەو چالاکیانەی کە بەشداری تیاکەی چین و لەگەڵ کێن من ئێستا لە ڕۆژهەڵاتی کوردستان زۆرتر ئیشم لەسەری تەدریسە مامۆستاییە بەڵام لە کناری ئەوەیە لەسەری کتێب نووسین لەسەر مەکاتبی گۆرانی وتنوەمانە هەروەها ئەمەوێ لە داهاتووە ئیش لەسەر گەڕیانی ناوچەی سنە بکەم کە تا ئێستا هیچ کەسێ ناتوە لەسەر ئەمە کتێب بنووسێ ئەڵبەتە بە یارمەتی چەند دۆست و برادەرێکم ئەمە پێشنیاری یەکێ لە برادەرانم بوو بە نێوی کاک بڕوا کە لە سلێمانی کاتەوە بۆ سنە یەکجار پێی وت بۆ نای لەسەری گەڕیانی ناوچەی خۆتان یەکیش بکەی ئەوە بوو کە ستارتێکی لێدرا بوو ئەوەی کە من پێم ئەم کتێبە شڕۆکەم بنووسینی دوایەوە لە ڕۆژهەڵات تۆزێ ئیشی موسیقا محدودە قورسە لەبەرەوەی کە فستیواڵەی زۆری لێ نییە ناتوانانی ئەو جۆرەکە باەت و شاید لە هەموو شوێنێکە ئیش بکێ مەسوسان بۆ کەسایی کە ئاکادمیک ئیشیان کردووە بەڵام لە کناری ئەوانە منەر پێم خۆشە لە فستیواڵەکانە زۆربەی شارەکانی ئێران ڕۆشتوم بەڵام لە هەر شارێکە کە کۆنسرتم کردووە بە جلوبەرگی کوردیەوە بۆ بەس گۆرانی کوردیشم گوتووە یعنی ئەوە پێم جوان بوو کە ئەمە لە لای خەڵکیش زۆر خۆش بوو حەزیان لەوە بوو کە یەک کوڕێکی کورد بە جلوبەرگی کوردیە و گوێوە زمانی خۆی گرنگە گرێتەوە گۆرانی بەو شێوازە ئەڵێتەوە یان خۆش بوو دەستەکانت خۆش بێ دووبارە بەخێر هاتی بۆ پرۆگرامەکەمان سپاس کەم ئێوارەیە لەگەڵ ئێمە بووی زۆر زۆر سپاس بۆ تۆ بەڵێ خۆشەوی